دوازار کە 5 ساڵ دوور کەوتمەوە زە تێگەیشتم لەوەی کە خێر لەوەدا بە دوور بکەومەوە. دوورکەوتنەوەکەم سەرەتا بە شێوەیەک ینی لێکدانەوەم لۆ دەکرد کە کەسانێک وەکو دژایەتی وەکو هەشتەچی لەو شێوەیە، بەڵام دوازار کە 5 ساڵ دوور کەوتمەوە زە تێگەیشتم لەوەی کە خێر لەوەدا بە دوور بکەومەوە بەدەر لەوەی هۆکارەکان چنە، چونکە ئەو 5 ساڵە ئەمنی هاوێشتە ناو ئالنگاریەکی زۆر بەهێز، ینی وای کرد کە دووبارە ناوم بگەڕێتەوە ناو ئەوەی کە بانگێشتی هەڵبژاردەی عێراق بکرێمەوە لەگەڵ ئەمانەی بەغدا. دووبارە بۆندەکانم زیادی کرد، چونکە من کە لە هەولێر بووم ئەو ساڵانەی ئەخیریانی 2019 وای لێ هاتوو بۆندەکەم هەر لە کەمی دەدا، بەڵام بەو دەرچوونە هەم بۆندەکان بەرەو ئاستەکی باش ڕۆیشتن بڕی پارەکان، هەمیش نوێبوونەوەیکی تەواو بوو، زۆر پێویستم بۆ ئەزمونەش هەبوو، بەڵام چونکە لە هەولێر بووم 19 ساڵ پێم وابوو وەکو ماسی حەوزی شوشەی ماڵانم کە کو ئەو کە پێی وایە ژیان هەر ئەو حەوزەیە، ئەمەش هەر پێم وابوو هەر ئاوابی، ینی وامەزانی ئەگەر مەسەڵەن لە هەولێر بچمە دەرێ لە نادی هەولێر بچمە دەرێ تەواو دیم کەس ئەمنی نایە بێ ئیشە بم، ینی ئەو بۆچوونەم هەبوو. بەس ئەلحەمدولیلا عنی دۆخەک ڕوویدا بەوەی کە ئەمش ئەو شتە نوێیە تاقی بکەم و لە ژیانی خۆم. سەرەتا زۆر زەحمەت بوو، ینی من هەفتەی یەکەم و دووەم وەچ خۆی گوتنی ئەو شینە زەلامە دەگریا لە غوربەت، ینی کە لۆ کەتمە ئێرە لۆ وایە هەموو شتێک نوێیە، خەڵکی دیکە کەسانی دیکە ئەتولەیانیوە شێولێر کاپتن بووی خاوەنی هەموو شتێک بووی لەپڕ تووشی دۆخەکی ئاوا بووی کە دەبواە لە سفرەوە دەست پێ بکەیت.